گروپی شانۆی هەوار با شانۆی لەودی و دەرگا داخراوەکان لە فێستیڤاڵی زانکۆکانی مۆنستێر لە تونس بە بەشداری 15 وڵاتی جیهان ئەم شانۆیە نمایشەکەن. لەودی و دەرگا داخراوەکان لە نووسینی مەلاگ ئەحمەد و سینۆگرافیا و دەرهێنانی شانۆکان نەژار نەجبە. ئەم شانۆیە شەوی ڕابردوو لە دوای نمایشی توانی پێشوازەیەکی بێوێنە بەدەستبێنێت و دەنگدانەوەی گەورەی لە ناو ناوەندە هونەریەکان و بینەر و ڕەخنەگرانی فێستیڤاڵەکە بە دوای خۆی داهێنا. وەک دەستگای میدیای کورسات و دیسکی هونەری کورسانیوس هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازی. باشە بۆ قسەکردن لەسەر نمایشەکە و کاردانەوەکان بە شێوەیەکی گشتی بەڕێز هاوسەر ئیدریس لەگەڵمانەکە گفتووە دەربارەی بەشداریکردنیان لەم فێستیڤاڵەیە لەگەڵەکەین. سڵاو لێبێ هاوسەر خان، زۆر سوپاس کاتی خۆت بێمە بەخشی لە تونسەوە. من سەرەتا پرسم چۆن بەشداریتان لەم فێستیڤاڵەیە کرد؟ پرسیارەکەم بە دیاریکراوی میکانیزمی بەشداریکردنی ئێوە چۆن بوو لە فێستیڤاڵەکەیە؟ ساڵ ئێوەش سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئێمە وەک ئەندامانی گروپی شانۆی هەوار لەم فێستیڤاڵەیە بە ناو گروپی شانۆی زانکۆی کتابەوە بەشدارین. نمایشی لەودی دەرگا داخراوەکانەوە بەشداری فێستیڤاڵەکەی کردووە، چونکە فێستیڤاڵەکە تایبەتە بە زانکۆکان. خۆشبەختانە ئێمە نمایشی خۆمان کرد و زۆر خۆشین بەو کاردانەوە جۆرا و جۆرانی کە لەسەر نمایشەکە دێت. نامەوێت بچێتە قادی مجاملەوە، بەڵام هەر کەسێک لە فێستیڤاڵەکانمان بینێت یەکسەر لە دوورەوەیەت ئەڵێ زۆر سپاس بۆ ئەو نمایشە. پێم وا بێت ستایلی نمایشەکە تۆزێک بۆ فەزای زانکۆکان جیاوازتر بوو. کاتەکەی هێشتەوەی بینێر ئەو مەودا زۆرە لەگەڵ نمایشەکە و کاریگەری ئەوەی کە بینێر ئەتوانێت داخلی نمایشەکە بێت یان خۆی لە نمایشەکە دەربڕێ زۆر کاریگەر بوو. ئەمە جێی دڵخۆشیە بۆ ئێمەی کورد. زۆر باشە. هاوسەر خان، فێستیڤاڵەکە لە کێکەوە دەستی پێکردووە و چەند ڕۆژ ئەخایانی؟ ئەمە جگەلەوەی کە خەڵاتەکان چین بە دیاریکراوی بەپێی ئەو زانیارانەی کە لای تۆ هەیە؟ ڕاستی زانیاری تەواو نییە لەسەر خەڵاتەکان، بەڵام فێستیڤاڵەکە لە هەشتەوە دەستی پێکردووە تا 16 بەردەوامە بە بەشداری 15 وڵات کە فێستیڤاڵەکە نێودەوڵەتیە لە نێوان وڵاتەکانە رووسیا، فەڕەنسا، ئەمریکا و کۆلۆمبیا، لیبیا، جەزائیر، مەغرب، کۆمەڵە وڵاتی تر. خۆشبەختانە ئێمە بەناو هەرێمی کوردستانی عێراقەوە بەشدارین. خۆشبەختانە لێرە توانیمانە جی ئەوە بکەینەوە کە ئێمە بەناو زانکۆیەک لە عێراق و بە دیوێکی کوردانە بەوەی کە ئێمە چەند نمایشکارێکی یان چەند شانۆکارێکی کوردین جێدەستمان دیار بێت زۆر بپرسن لەسەر بایۆگرافی هونەری ئێمە بە حکمەوەی کە کاریگەری نمایشەکە زۆرە لەسەر خەڵکەکە. بەڵام بەداخەوە زانیاری نییە لەسەر دەستکەوتی خەڵاتەکان چییە، بەڵام ئێمە بینەرمان دەستکەوتووە دوای ئەوە هەرچێک ببێت دەی ئێمەش بە هیواین و دڵنیاشین لە کۆتاڕۆژی فێستیڤاڵ ئەم کارەی ئێوە خەڵات بەدەستێنێت. هاوسەر خان، باسی ئەوەت کرد کە بە نوێنەراتی هەرێمی کوردستان بەشداریتان لەو فێستیڤاڵەیە کردووە لە تونس. هیچ زانکۆیەکی کە لە عێراق بەشداریان کردووە یاخود ئێوە وەک هەرێمی کوردستان ئەو بەو بەرهەمە بەشداریتان کردووە؟ پێم وا بێ زانکۆی بابل نوێنەرایەتی عێراقەکات، ئێمەش نوێنەرایەتی هەرێمی کوردستانی عێراقەکەین لە فێستیڤاڵەکە. هەڵە نەبم بەڵێ زانکۆی بابل بە نوێنەرایەتی عێراقەکە بەڕاستی. بەڵێ خات هاوسەر، کاردانەوەی بینەر لە دوای نمایش یاخود وڵاتانی بەشدار بوو ڕەخنەگران سەبارەت بە نمایشەکەی ئێوە چۆن بوو کە کارێکی جیاوازیان بینیوە، کللتورێکی جیاوازیان بینیوە، ئەویشکە بەرهەمێکە لەلایەن کوردەوە بەرهەمهێنراوە، لەلایەن ئەکتەر و شانۆکاری کوردەوە بەرهەمهێنراوە. کاردانەوەکان بەگشتی چۆن بوو؟ خۆشبەختانە هەر کەسێک لە جلسەکەی ئەمڕۆیە دابنیشت بە ئەمڕۆ دانیشتنی ڕخنەیی بوو بۆ ئەو نمایشانی کردراوە. بەڵێ خۆشبەختانە هەر کەسێک کە ئەویست ڕخنە لە نمایشەکە بگرێت جارێک چەپڵەیەکی لێدا بۆ ستافی بەرهەمهێنانی زیاتر لە 3 جار بۆ 4 جار چەپڵە بۆ دەرهێنان و بیرۆکێن ئیشا لێدراوە. بەدەر لەوە ئێمە بینەر هەرچی لێتە لامان
زۆر دڵخۆشین بەوەی لەژێر کاریگەریە مثلا جۆرێک لە کاریگەری مثلەن ئەو خانەی کە ئەو دەورا بینێ باوشت پیاکە لە هەرجێکت بینێ مثلەن ئەوێ تۆزێک وەکو دڵنەوەی بکە یان ئەو کارەکتەرانی کە دەوری کەسێکی شەڕانگێزیان بینیوە ئەڵێ لە ناو نمایشەکەی ئەو نەمڕق لە بووە پێویستومە بێم ڕات کێشم و بتێنمە دەرەوە بیرم نەچێت سەرۆک فستیڤاڵێکی شانۆی شەقام لێرەیە لەگەڵ دەرهێنەرا قسەی کرد لە کاتی نمایشەکەیە کە ئەو خۆی اختصاصی شانۆی شەقامە ئەیوت سێ جار ڕۆشتومە ئیزم خواستووە لە دەرهێنەر کە بێم داخڵی نمایشەکە ببم ڕای بگرم ئەوەنە کاریگەر بوومەکەی زۆر 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 دڵخۆشین لە بەروی بەڕاستی تاسا پێم وا بێت چواریا بە شانۆی مۆنستێریشەوە چوارە یاسێ نمایشی ترکراوە بەڵام ئێمە وەکوی یەکەم ئێستا نمایشمان کرد هەر کەس دەگێتەوە سەر لە نوێ دەستخۆشیەکاتەوە. زۆر باشە. هاوسەرخان باسی کاردانەوەکانت کرد کە ئەمە جێی دڵخۆشیە ئەی میدیاکانی تونس چۆن باسییان لەم نمایشە کردووە؟ بەڕاستی میدیاکان لێرە کەم و زۆر بەرمان ئەکەون ئێستا ڕاستە و خۆ دوای بەرنامەی کوردستان بەرنامەیەکمێ لە کەناڵێکی تونسی زۆر زۆر کاریگەرن ڕەنگێکی جیاوازە بۆ ئەوان تۆزێک ڕەنگە ئەو فەزا داخراوی کە ئەوان بە بەردەوام بینیوانە وەکو نەفەسێک لە شوێنێکی تەنگا ئەم نمایشیان ئاوا وەسف کردووە بۆیە بێگومان ئێمە لە دوای نمایشەکەەوە کە دوێنێ ناپێرە ئێمە نمایشمان کرد هێشتا بە بەردەوام هەر کاتێنەوە بۆ نان خواردن یا بۆ هۆتل دووسێ مثلەن دووسێ چاوپێکەوتنمان لەگەڵاتێ بیرم نەچێت تاقی ئەم کارەش دەستخۆشیان لێ بکەم لە بەرەوەی بەڕاستی زۆر ماندوون لەگەڵمان کاکێ من وەکو مدیری مەسرح نەژاد نەجم با بڵم دەرهێنەر سینۆگرافیا موزیک هەموو ئەو شتانە و ئەکتەرەکانیش مامۆستا سەلام زەنگەنە و کاکدارا کە ئەکتەرێکی ناسراوە لە کەرکووک و هاوسەرگیری سەقۆمم سێ کەس بووین لە ئەم نمایشە. ئێمەش لە ستۆدیۆ سڵاو ڕێزمان بۆ هەموو بەڕێزانە هەیە کە تۆ ناوتێنە هاوسەرخانجا من مەبەستمە بزانم چی هاوکارتان بووە لە بەرهەمهێنانی ئەم شانۆیە بە شێوەیەکی گشتی؟ بۆ بەرهەمێنانی ئەم شانۆیە کەسانی زۆر هەن کە هاوکارمان بوون لە دەستپێکەوە ئەگەر کەسێک ڕەنگەوانی کە بەر شانۆکە کەوتون بزانن داخەکە سەرەتا بیرۆکەیەکی تر بوو دوای کۆمەڵە بیرۆکی تر هادوو ڕۆیایی مخرج و ڕۆیای ئێمە و تر شتێکی زۆر زۆر پرۆژێکی جوانی لە دەرچووە نامەوێ بەڕاستە خۆیی بڵم ڕێک ئەو کەسە هاوکار بوو لە بەرەوەی هەتا گەیشتە ئێرە چەند کەسێک هاوکارمامەوە بەڵام خۆشبەختانە ئەتوانم ئاماژە بۆ بکەم کە زانکۆی کتاب و کاکی عقوب سپۆنسەری سەرەکیمان و هاوکاری گەورەمانە بۆ ئەوەی کە هاتوێتان فستیڤاڵە و لە هەموو پێداویستەکانی بۆ دابین کردوین هەتا هاتنەتون سوگەڕانەوەشمان چونکە بەناو زانکۆی کتابەوە داخڵ بووین و زۆر زۆر سپاس دەکەین بۆ ڕەخاندنیان دەرکەکە. بەڵێ هاوسەرخان هەرچەنە هێشتا زووە بەڵام بەنیازن ئەم شانۆیە لە داهاتوودا بۆ نمونە لە فێستیڤاڵەکانی تر بەشداری پێ بکەن چ لە سەر ئاستی وڵاتانی عەرەبی بێت وڵاتانی دەوروبەر بە یاخود جیهان بێ بە شێوەیەکی گشتی؟ خۆشبەختانە لە اختیارکردنی ئەو ئەکتەرەی کە دەوری سەرەکی ئەبینێت نەژاد بەرمن کەوت و منیش زمانی عەرەبیم زۆر زۆر باشە دەرفەتی ئەومانە بێت لە هەموو شوێنێک هەموو وڵاتە عەرەبیەکان نمایش بکەین ئەمە ئاماژە بۆش بکەم لە گەڵ وەرگرتنمانە لە فستیڤاڵی شانۆی زانکۆکان لە تونس لە هەمان کاتە لە ئوردن لە فستیڤاڵی قوس نمایشەکەمان وەرگیرا بوو بەڵام لە بەرەوەی هەردوو نمایشەکە کەوتە هەمان بەروارەوە ئێمە ناچار بووین کە بۆ دانەیەکدان بین بێگومان ئەم پرۆژەیە با بڵێن لە هەنگاوەکانی زۆر سەرەتاییە بەدەر لەوەی کە نیازی ئەومان هەیە زۆرترین فستیڤاڵی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەوروپیشی بکەین لە بەرنامەی گروپەکەمانە لە هۆکەوە تاک و بەسڕا بتوانین هەموو شارەکان ئێمەش بە هیواین ئەم نمایشە پێشکەش بە هەموو بیلەرکەین. بەڵێ من ئەپرسم گرنگی ئەم جۆرە فێستیڤاڵانە بۆ ئێمەی کورد چییە؟ هاوسەرخان من ئەمێ وەکو شانۆکارێک بۆ چوونی تۆ لەو بارەوە بزانم.
ڕەنگە زۆر قسەی تەقلیدی لەسەر بابەتی گۆڕینەوەی کولتور و ناسینی خەڵک تازە و کۆمەڵە بابەتی تر کرابێت بەس منەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم ڕەنگە دەرفەتی تر نازانم من یەکەم دەرفەتە بەرزانکۆکان بکەم چکە ئەو جی لە تۆزێک مام ناوەندترن لەو بەتەمەنانی کە ناتوانین زۆر ثقافتیان باڵێن ڕایان لەگەڵ بگۆڕیتەوە ئێمە لەو ڕۆژۆی کە لێرەین بە بەردەوام کەسانێک هەن دێن ئەپرسن ئەڵەن بۆ نمونە لە عێراق غەیری عەرەب چی تیاژی جگە لە سونە شیعە چی تایە یان کۆمەڵە بابەتی تر بەڵام زۆر جەخت لەسەر ئەواکەنەوە مێژووی کورد و ئەو هەموو باسە میدیایی کە لە میدیا عەرەبیەکانان لەسەر کورد دەکرێت و ئەو هەموو ڕەئیەی کە بەڵام بە شێوەیەکی ناشرین کوردیان بە زۆر شوێن ناساندووە ڕەنگە بەر ئەوەش کەوت بێتین کە کەسانێک لێرە زۆر لایەنگری ڕژێمی ڕووخاوی بەعز بوو بێتن لێرە بەر ئێمە وەکو کوردێک کە ئێستا ئێمە ناو شانۆکە خوێنرایەوە ئەقلیم کوردستان عێراق تاسۆ خۆ دوای ئەوە هاتە لاموتی بۆ ئەڵی ئەقلیمی کوردستان تۆ لە کۆتایی یا سەر بە عێراقی وتم بەڵام من هەم بە دەستور و هەم بە قانون من ناوم ئەقلیمی کوردستانە تۆ ناتوانانی ناوە بستیتەوە بەڵام ئینشەڵا ڕۆژێک ئێمە لێرە نمایش دەکەین ئەڵین وڵاتی کوردستان بۆ ئەوەی دڵنیا بن کە ئێمە دیمۆگرافیا و مێژوویی گەورەمان هەیە بەڵام ئێمە هەوڵمانداوە لە بینی ئەم دوو بیرکردنەوە جیاوازەیە بیرکردنەوەی کە کوردی پێڕەبنەوە لە بیریکی هونەریشە ئێمە لێرە هەوڵمانداوە زۆر بە خاکێتی لەگەڵ خەڵکا هەڵسوکەوتین یعنی کە دژیشمانە ئێستا کە دێت ناچارە پێ بکەنێت چاکچۆنیمان لەگەڵ تا دانیشە لەگەڵمان یان هەوڵدا زیاتر لەوە تێبگاتە دیوێکی تری بینیوە ئێمە دیوێکی باشتری پێنیشان بین. بەڵێ خات و هاوسەر من پرسیاری کەشمە بوو بەڵام کاتم نەماوە شانۆکار خات و هاوسەر ئەدری سوپاس کە ڕاستەوخۆ لە تونسەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وە کەمیشە. کاتێکی خۆش سپاس.